وەختتان وەخێر یارانە کوردەوار. من خەریکە دیبەیت بووم و بۆ خاتری ئەوەی مۆبایلەکەم دەرنەهاورد بوو لە جلدەکەی خۆیان و هەروە دامنابوو تۆزی هەوا گەرم بوو، مۆبایلەکە داغی کردبوو و چون مۆبایلەکە داخی کردبوو نۆتیفیکیشنی هەنارد. من دەسم برد نۆتیفیکیشنەکە لابەم مۆبایلەکە یەکسەرە کوژاوە. بۆیە من ئەو جارە جلدەکەیم دەرهاوردگەم مەجبورم، چون ئەم دیبەیتانە ئارشیڤ ئەبێت دیسانەوە سەر لە نوێ محاولە بکەم کە دیبەیتەکە تکرارکەمەوە. بۆ ئەوانیان کە تا بە ئەم دەقیقە بوون لە دیبەیتەکەی پێشووترا، لەوانەیە تۆزێک بەحسەکە لە بەستەرەکەەوە لەوانەیە تکراری بێ، بەڵام چون بەحسەکان هەموویان فیلبداهان و حفزیات نییە، دەرنەتیجە فەرقەکانکانی هەز منم جارە لە زەوایایەکی ترۆ دەسی بووم کە ئەو دەفعا جۆرێکی تر دەسم بۆ برد. پێشووتریش بێژم ئەو مەقولەیە کە ئەمڕۆ باسی یەکەم لە دیبەیتەکانت تفاقا یەک گرنگی واتیە، ئەویش ئەوەسە مێتۆدە کارە ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ من و یارانە ڕاپەڕین. ئەوەی ئەو دوژمنەی ئێمە لەگەڵیا دەرکەوتگین، ئەو دوژمنەی ئێمە لەگەڵیا شەڕ ئەەکەین، بەوەی کە تۆ بچی معتەکەف ببی لە کوکنێکە، لە کتێبخانەیەکە دانیشیت، لە ئەشکەوتێکە دانیشیت، وەکو ئارکیۆتایپی فەلاسفەی قەدیم. ئەمە حیچێ هەل ناکە. تۆ دەبێت ڕووناکبیری خەڵکی بیت، پابلیک ئینتەلێکچوال بیت، پابلیک فیلۆسۆفی بکەی، یعنی مردمی بیت. مردمی بوون بە معنای پۆپۆلیست بوون نییە، تۆ حتا جلەکە شەڕوێت و حتا مۆقیەتەکە خراپ بێت، نا. ئەوەی کە ئێمە ناتوانین دێکۆراسیۆن دابنین، با ناتوانین کوتچەواڵ و کراوات لەبەرکەین، با ناتوانین ئەوانەی کە خەڵکی ئەخەڵەتێنێ لە پشسەری خۆمانی دابنین، با بۆ ئەم کارە ناکەین. سەبەبەکەی ئەوەسە ئێمە ئێشێ وەکو خەڵکی عادی ژیان بکەین و ئەیکەین، وەکو ئێوە کارەکەین. لە کارتێن و منیستە لە کار هاتگمەوە لە مەسیرە ڕێگەی ماڵە، بۆ خاتری ئەوەی هەوا تاریک نەوێت، بۆ خاتری ئەوەی دیمەنەکەی پشتە سەرتان ماڵ و دیوار نەوێت، سەوزەڵانی بێت و دار بێت و دەنگە ماشین و خیابان و خەڵکی تیابێت، بۆ خاتری ئەوەی من بزانم نظامە سوڵتە چۆن دەست ئەواوە کولتور ئەگۆڕێ، چۆن نورمەکان و تابووەکان و هەنجارەکان ئەگۆڕێ، دەبێ ژیانم وەکو ژیانی ئێوە بێت، ژیانم وەکو ژیانی هەر ئینسانێکی مەعمولی لەم دنیا بێت، تا بتوانم تەشخیص بم. من نابێ کارمەندە کەس بم، بۆیە شغڵەکەم کارمەندی نییە بۆ هیچ کەس. نابێ خروجی هیچ جێگەیەک بم، چون قورسم ئەکات. بۆیە من ئەگەر ئۆرگانیک ئینتەلێکچواڵم، ئەگەر وابم، ئەگەر مبارزە ئەم مردمەمە ئێشێ لەمە ئاساتە ئەم مردمە تێبگەم، وەختێ وەکو ئەم مردمە ژیام، وەختێ وەکو ئەم مردمە ئەو کێشانەی کە ئەم مردمە بووی منیش بووم، ئەو جار قسەیە کە من ئەیکەم لە دەردەکان و تێتە دەر. من ڕەنگە دەرد ئەم مردمە ئەناسم چون خۆم ئەیکێشم، ڕەنگە ڕەنجەکانیان ئەناسم چون خۆم ئەیکێشم. بۆیە من معتەقدم و یارانە ڕاپەڕین معتەقدن ئەوەی ئەتوانێت بیگۆڕێت دەبێ وەکو خەڵک بێ، دەبێ وەکو خەڵک ژیانکە، دەبێ لە خەڵک بێ. ئەمە بەو معنaa نییە کە ئەمە قداسەتی هەست، نا، ئەکسەریەتە بەشەریەتە سەر ئەم گۆی زەویە واسە. ئەوەی کە تاکسیدۆی لەبەر کرد و قات و ڕیباتی لەبەر کرد و لە دانشگای ستانفۆرد هاتە دەرەوە کارمەندە دەوڵەتە ئەمریکاس، ئەوەی ئێژێتی بۆ سیستەمە دەوڵەتە ئەمریکاس، ئەی خونجنێت. ئەوەی متابعەی علومە غەربی کردوێت، ئەزانێت تەمامە ئەمانەی کە پێیان ئێژن کەڵە بلیمەتەکانە دنیای غەرب، نظامە سوڵتەی غەربیان خونجاندگە. وەکو چۆن میکلانژنواری لە بەردێ وتی داووی من وا لەکوێ. میکلانج مجەسەمە ساز بوو، پەیکەرتەراش بوو،
نە ئەو داوەوا لە کتێوە مقدسە، ئەو داوەوا لە زەهنە میکەلانژە. سەیری بەردەکەی کرد، وتی داوی من وا لەکوێ، من لەم بەردە داو دەرەکەم، و داوی دەرکرد. من دەستپێکە دیبەیتەکەی ترم بناسەندن چهرەیەک، چهرەی ئینسانێکی یاغی کوردی بە ناوی شیر عەلی مەردانخان. عەلی مەردانخان چوار لەنگە بەختیاری دەست پێ کرد و تەرانەیەکم بڵاو کردو کە لە وەسفە عەلی مەردانخانە بەختیاریە بەحس کردیا. عەلی مەردانخانم دا پاڵە دادشاوی بەلوچ، دامە پاڵە سەنجەرخانە نەڕەن، وەوتم ئەمانە ئارکیۆتایپەکانە ئینسانە کوردی بوو. یاغی هەر بۆ خاتری ئەوەی ئەم وشەی یاغیەی کە من وتم بۆ ئەم کەڵە بلیمەتە ئینسانانەی کە تەسویریان مخابرە ناکرێ، تەسویر ناکرێن، ئیگنۆرە مطلق کریاگن، بەڵام قامەتیان ئەوەنە گەورەس ناتوانن یەکسەرە بیان سڕنۆ، بەڵام دەستگاهە پرۆپاگاندا و تەبلیغات لەسەریان کار ناکە. بە قەوڵە ڕەفیقەکانە سلێمانی دیعایەی بۆ ناکەن، ڕێکلامی بۆ ناکەن. منیش ئەگەر جاروبار تووشە پژمینێک بووم، تووشە حاڵەتێکی ناخۆش بووم، ئەوانەی کە بە دەنگ گوێ لە دیبەیتەکە ئەگرن لێ و دوا بزانن من هێشتا نەخۆشیەکەم پێوەیە، جاروبار لێم ئەدا عەزیەتمەکە. ئێوەش هەر دەنگێکی نەشاز ئەبیسن لەناوە دیبەیتەکانە بە گەورەی خۆتان ئەوەخشن و من مەعزەرەتم ئەس بابەتە ئەمە. بەس من بەر لەوە وەسفێکدا ئەنێم کە بابایەک ئەیکات لە عەلی مەردانخانە چوار لەنگە بەختیاری و پاشان گۆرانیەکەی لێ ئەدەم. شیر عەلی مەردوون بەلۆڕیە، بە بەختیاریە گۆرانیەکە. نه تنها با دولت شاه بلکه با شاهک هایی در قد و قامت یک خان هم مرزبندی داشت و با ظلم و جور کنار نمی آمد. اگر این یاغیگری است، بله او یاغی بود. یاغی همیشه بار منفی ندارد. ئەگەر ئەو لەگەڵ زوڵم و جەورە ڕان نەئەهات و بەم معنایە عەلی مەردانخان یاغی بوو، یاغی بوو، عەلی مەردانخان یاغی بوو. یاغی بە معنای خراپ نییە هەمیشە، بەڵکو لە کولتور ئێمە، لە کولتور سەرزەمین لەم ئارکیۆتایپە یاغی ئارکیۆتایپە کوردیە. ئەسڵەن کوردیەت یعنی یاغی بوون، لە بەرامبەر زوڵم و جەورە، لە بەرامبەر ئینقیادە، لە بەرامبەر بە کۆیلەی کێشان ئینسانە. و نباید از یاغی و یاغیگری فقط راهزنی و زورگویی برداشت نمود. چنانچه با درجه معنی کلمات آشنا باشیم به نکته‌ای که گفتم بیشتر پی میبریم. مثلا در زبان بلوچی یاغی معنای تحسین‌آمیز دارد و در خصوص کسانی به کار میرود که همانند دادشاه زیر بار ستم نرفته مسلحانه در برابر حکومت مثلا قجرها می ایستند. پس یاغی لە زوانە بەلوچیشا بە ئینسانێکی ئینقلابی ئێژن، ئینسانێکی کوردیە کە لە مەقابڵە جەور و زوڵما ئەوێسێ، ئەویش بە چەک بە ئەسڵحە. و ئەمە ئەو تەرانەیە کە بۆ عەلی مەردانیان خوێندەگا. من ئەم جارە وەرژنێکی تری لێدەم کۆتاتر بێ.
بزنین چوب دال، بزنین چوب دال، شازده بوازه و مندلی شیر علی مردان. علی مردان خان چوار لنگ بختیاری کر بی مریم سردار مریم بختیاری دای کشی قارمان بو، دای کشی یاغی بو، دای کشی ژن کوردی بو. لە ساڵەکانە 1308 دەستپێکە کۆرپۆریشنە ئێرانیە جوولەکەی پەهلەوی تا ساڵە 1313 ئەرتەشە ڕەزاخانی بەزلە هاورد و دەیان بار ئەرتەشە ڕەزاخانی شکاند. کۆنتڕۆڵە شارە کوردی لەدەسا بوو و بەشێکی فرە لەو مەناتقە. و ئاخری لە شەڕە سفید دەشتا 40 ڕۆژ قارەمانانە شەڕی کرد و تەنانەت توانی حەڵقەی محاسرەی چوار لەشکرە ئەرتەشە ڕەزاخانیە کە مکانیزەیش بوو کە هەواپەیمایش پشتیوانی لێ ئەکرد حەڵقەی محاسرەکە و گەمارۆکەیان بشکێنێ دەربچێ و لێو دوا بە تەوتەئە گیریە، بە پلان گیریە. علی مەردان خانە چوار لەنگ و لە تارانە ئیعدام کریا.
تیرە باران کرا. ئەگەر وە بیرتان بێت من لە دەستپێکیم دیبەیتە کە کەلەمەی یاغیم دانیا کە عەلی مەردان خان یاغی بوو، دادشا یاغی بوو، بیبی مەریەم یاغی بوو، سەنجەرخان نەڕان یاغی بوو، و کوردیەت و کوردبوون یعنی ئینسانە یاغیە تاغی بوون لە بەرامبەر زوڵم و جەور و ئینقیاد و بەردەگی و کۆیلێتی. ئەم یاغی بوونە و ئەم کوردبوونیان کوشتیان. چیان دروست کرد؟ سیڤیلایزد بوون. لەبیرتان تێ ئەرتەشە بریتانیا هات دای لە ڕۆڤاندوز بۆمبی فۆسفۆری دروست کرد، بۆمبی ناپاڵمی دروست کرد، چەکە کیمیاییە گازە خەردەڵی بەکار هاورد. لەبەر خاتری ئەوەی خەلەبانە بریتانیا یەکە وتی کە کورد civilized behave بکەن، یعنی ڕەفتاری متەمەدنانە بکەن. ڕەفتاری متەمەدنانە یعنی چی؟ یعنی تەسلیم بوون، یعنی بە کۆیلە دەرهاتن، یعنی چۆکدادەن، یعنی دەست لە ئەسلحە هەڵگرتن. بەجێی وەکو هیندیەکان هەر کەسێ پەلامارتی دابی کە بە ساحب. ئەمە پێژن ڕەفتارە متەمەدنانە لە مەنزەرە ئینسانە غەربیوە و نظامە سوڵتەی جەهانیوە. پس ئەمانە چیان کوشت؟ لەگرا یەک شتیان کوشت، لەگرا جۆرمیان کوشت. شیر عەلی مەردان ئیعدام کریا. عەلی مەردان خانە چوار لەنگە بەختیاری ئیعدام کریا. بەڵام تەسویرە سیاسیەکەی عەلی مەردان خان مەشیە ئیعدام بکریایە. لەسەر جەریانەکەی ڕامینە حوسێن پەناهی لە بیرتانە ئێمە وتمان وەختی ڕامینە حوسێن پەناهی لە سەنگەرە ئینقلابیگەری بێتە دەرەوە و مبارزەی مسلحانە هاتە دەرەوە بوو بە فەعالی مەدەنی کوشتیان. ئەوان هەیکەلە ئینسانە کوردی ئەکوژن، کوردیەت ئەکوژن و سیڤیلایزد بوون، فعالیەتە مەدەنی ئەخەنە ناوی. ئەمە من ئیستا تەفسیرەکەم. ئەمە جواوە فرە شتێکە داتۆ، جواوە ئەوە داتۆ ئێمە حەزەکەین بە لیباس کوردی یا نایکەین، تۆهینەکەین بە لیباس کوردی یا نایکەین، تۆهینەکەین بە زوانە کوردی یا نایکەین، تۆهینەکەین بە گەورەکانە کوردی یا نایکەین. ئەمە تێنە سەر ئەمە کە ئێمە چیمان کرد لە دەورانە ئیرا. دەوڵەت و نظامە سوڵتەی جەهانی چۆن خەریکە کارەکە، سوڵتە بە چی ئێژن؟ ئێمە گەرەکمانە لەم وەزئیەتە دەربین، کوردی وین و ئینسانە کوردی وین، چۆن ئێشێ دەربین؟ ئیشە بزانین لەگەڵ کیا تەرەفین. من لە دیبەیتەکەی پێشووترا هەروەکو وتم تێمە سەرە داستانێ بەناوە هەژەمۆنی. من ئەمە کردگە بە دیبەیت مەوجودە، بەڵام دیسانەوە تکراریەکەمەوە. مەفهوم و چمکی هێژەمۆنی ئاغایە ئەنتۆنیۆ گرامەشی دروستی کرد. بۆ ئەنتۆنیۆ گرامەشی کۆمۆنیست بوو، ئیتالیایی بوو. کارل مارکس لە ماتریالیزمە دیالکتیکە، ماتریالیزمە تاریخیا وتی جەهان محکومە بەوەی کە تەبەقەی کارگەر سەر بکەوێ بەسەر سەرمایەدارە. ڕەوەندە تاریخی بە سوورەتە علمی وا ئێژێ و پێشبینی کرد کە ئەم اتفاق ئەکەفێ. مارکسیزم علم بوو، تەویل، تەفسیر و فەلسەفە نەبوو. نا، ئەو سعی کردبوو کۆنکرێت کارێکی علمی بکە، وەڵێ ئەم اتفاقە نەکەوت. لە هیچ کوێی جەهانە غەربە ئەم اتفاقە نەکەوت و ئینقلاب پرۆلتاریایی سوورەتی نەگرت و نظامە سەرمایەداری لەبەین نەچوو. بوو بە سوعال، بوو بە پرسیار، بوو فرەیەک لەوانەی کە خۆیان بە مارکسیست دەزانی. لە پڕێکە عیدەیەک ڕووناکبیر و فیلسوف کە ئەکسەرەن بنەجوون هاتنە دەرەوە و بوون بە نێئۆ مارکسیست. ئەمانە فرانکفورت سکوڵیان دروست کرد. ئۆرگایمەر بوو، ئادۆرنۆ بوو، مارکۆزە بوو،
ئەمانە بوون. لە کنارە ئەمانە گرامشیش کاری ئەکرد. گرامشی هات وتی مارکس لە مانیفێستە حیزبی کۆمۆنیستدا وتی کرێکاران حیچێک لە دەست نادەن بێجگە لە پساندن زنجیرەکانیان، بەڵام کرێکاران حیچ زنجیرەکانیان نەپساند نەیان وڕی، بەڵکو ئاشقە زنجیرەکانیان بوون. بۆ ئەمە پرسیارێکی گەورە بوو. بۆ ئینقلابات دروست نەبوو؟ گرامشی بە یەک فۆرمۆڵگەی، ئەوەی کە کۆمەڵگا ئیدارە ئەکا و کنترۆڵ ئەکا کولتورە بەر لە سیاست، بەر لە دەستگاهە سیاسی و سیستەمە سیاسی. ئەوەی کە مارکس لێ غافڵ بوو، ئەوەی کە پەیڕەوانم مارکس لێ غافڵ بوون، جەمبەی دیالێکتیکیەکان نەگرت، جەمبەی ماتریالیستیەکان گرت، کولتورەکان فڕەدا و تەبەقەیە حاکم بە کولتور مەردەمی گرت بوو. مەردەم ئەوەی کە پێی ئێژێ کولتور لە هەڵس و بنیشت و نەریت و ئاداب و سنەن و تەرتیبات و هەنجار و ناهەنجار و بەها و ئەرزش و ئەوانەی کە ئێوە مەجموعەی ئەمانە لایف ستایل و ئەمانە کە پێی ئێژن کولتور، لەناو ئەمانە ئەو ئینسانە بەمە کنترۆڵ ئەکرێ و نظامە حاکم و ئەو کەسانەی کە حاکمیەت ئەکەن ئەمە ئەزانن. پس هێژەمۆنی چی بوو؟ هێژەمۆنی سڵتەیە عیدەیەک ئینسان یا گروپێک لە ئینسانەکان بەسەر مابەقیەی کۆمەڵگا بوو، بەو جۆرەی کە مابەقیەی کۆمەڵگا حەزی پێ بکە، بە ئەمرێکی تەبیعی بزانێت. هێژمون کەلەمەیەکی یۆنانی بوو بە معنای داگیرکاریە سەرزەمینی و کۆمەڵایەتی لە ڕێگەی نظامی و کۆن، دەورانی کۆن. بەڵام لە دەورانی جەدیدا داستانەکە فەرقیە کرد. ئەوە نەبوو ئەوەی کە مەردمێک سڵتەی عیدەیەکی تر بە شەرعیەت بزانن بەسەر شانی خۆیانەوە و قبوڵی بکەن. کە من تێمەسەرە مەسادیقەکانی لەم کوردەوارە، تێمەسەری چۆنە. گرامشی کە تاقیبە ئەم مەوزوعاکە بە سێ مەقولە ئەگات. ئەم کولتورە چۆن ئەتوانێ شەرایەتی ئێستەیی بهێڵێتەوە، عیدەیەک ئەڕۆن دەسەڵات ئەگرن و دوای ئەوەی دەسەڵاتیان گرت چۆن ئەتوان نەم دەسەڵاتە بێڵن و کۆنترۆڵیکەن بە سێشت: ڕووناکبیر، سیستەمە پەروەردە، تئۆری سیاسی، تئۆریە سیاسیە کە هەڵسوکەوتی سیاسی خەڵکەکە دیاری بکە. بەم سێشتە کولتور ئەکرێت دای بڕێژیتەوە، بیگۆڕیت، چون هیچ کەس نازانێت تابووەکان لەکوێ هاتکن. بۆ ئەمە ناکەین ئەوە ئەکەین، بۆ حەز بەمە ئەکەین حەز بەوە ناکەین، کەس نازانی. پس کەسێک ئەتوانێ ئەمانە دروستکە. هەروەکو ئێوە زانن لە زەرفە 20 ساڵە ڕابردووە و ڕسانەکان کارێکیان کردووە، هەزار دابوو نەریت و مۆدی جۆرا و جۆر هاتگن کە ئەسڵن کاتی خۆی نەبوو. وەکو ئزدواجی میسیار و وەکو ئزدواجە سەفید و وەکو چوزانم ڤاڵەنتاین و فرەشتێک تێمەسەریان. گرامشی لە تعقیب ئەم منزورە گەی بە شتێک، ئەمەی کە تۆ مەسەڵەن لە ناوی کولتورێکە ئێژن بەدەمی پڕ لە خۆراک قسە مەکە. ئەمەی کە لە ناوە کولتورێکە ئێژن بە فانی لە ژێرکرواسی لەبەر گەورەتر دامەنیشە. قاچەی درێژ مەکە، کەس نازانی بوو. گشت کەسێک
ئەم کارە ئەکا لە بەرچاوی گەورەتر سیگار مەکێشە لە حزور مردمە سیگار مەکێشە عیبە پرسیارەکەی بۆ عیبە لاو قەشەنگ نییە و حەزی پێ ناکەین و ئەوە کولتورە کەس نازانێ بوو پس ئەم کولتورە کە کەس نازانێ بوو ڕووناکبیر ئەتوانێ بیگۆڕێ دایڕژێتەوە گرامشی وتی ئێمە دوو جۆر ڕووناکبیرمان هەست ڕووناکبیرێکمان هەست کارمەندە سیستەمە ڕووناکبیرێکمان هەست ڕووناکبیری ئۆرگانیکە لە دڵ کۆمەلگا تێتە دەرەوە بۆ کۆمەلگا تێتە دەرەوە و ئەم بە فکرە انتقادی خۆی نۆرمە تازە تێرێت بە گوێرەی پێشچوونە زەمەنە نۆرمە تازە تێرێت لە ڕاستای بەهێزکردنە خەڵک نەخەساندنە خەڵکە بەڵام ئەوەی ڕووناکبیرە حکوومەتە چی ئەکا شەرایەتی ئیستەیی ئەهێڵێتەوە ئەوانەی کە لەسەر دەسەڵاتن ئەیان هێڵێتەوە دەسەڵات وە سیستەم ئەمێنێتەوە بەچی بە دروستکردنە نۆرم ڕەفتار ئەمە ڕووناکبیر ئەمە پەروەردە تۆ تێی لە کۆمەلگایەکە ئێژی پەروەردەی ئینسانەکان بە بەلاشە و هەر تاکێکی ئەم کۆمەلگا ئێشێ بە بەلاش پەروەردە بوێ بۆ لەبەر خاتری وێ سەعادەتمەند بوێ پوڵدار بوێ تێگەیشتوو بوێ بەڵام تێگەیشتوت تەربیەت ناکە ئەحمەق تەربیەتەکە مشتێ کارمەندی خۆی تەربیەت ئەکا ئەو کەسانێ تەربیەت ئەکا ئەم سیستەمەی بۆ بپارێزن حفزی بکەن و لە ناوی ئەم سیستەمە نان بخۆن ئەو کەسێ دروست ناکا بیر بکاتەوە ئەو کەسێ دروست ناکە لێ بترازێت بۆیە هەرچیە فێری ئەم کاورا ئەکا بۆ خاتری ئەوەسە کە ئەو کۆمەلگاکەوا لە ژێری دەسی ئەمە ئەم کۆنتڕۆلی کابۆی دەی ئەم خەڵکەوانە ناوی ئەم کۆمەلگا ئێستا ئێشێ هەڵس و کەوتی سیاسی بکەن ئێشێ پێیان وابێ کە لە دەسەڵاتە بەشدارن پێیان وابێت بڕیار ئەدەن لە چارەی خۆیان لە ئابووری لە سیاسەتە لە یاسا و لە چۆنیەتیە بەڕێوەبردنە کۆمەلگا و سەرزەمینە تێئۆریە سیاسیان بۆ دروستەکەن پس تۆ ئەوێنیت لیبرالیزم فعالیەتە کۆمەلگای مەدەنی ئەقەلیەت سازی ئەمانە کێ دروستیان ئەکا وەڵاو خوا هەڵی ناگریەوە دنیای غەرب دروستی کردگە دەی دنیای غەرب کێ دروستی کردگە کابرای انقلابی دروستی کردگە کێ دروستی کردگە ئەمە وەڵاو خوا هەڵی ناگریەوە کابرا لە دانشگای ئەکسفۆردا و ئایزا بەرلین دروستی کرد ئایزا بەرلین مەگە حقوق بگیرە دەوڵەتە بریتانیا نەبوو مەگەر فیلسوفە دانشگای ئەکسفۆرد نەبوو ئایزا بەرلین بیری لە بەختەوەریە کۆمەلگای بەشەریە کردەوە ئەرێ فرە سووتیاو بۆ مەردم فرە دەرد و غەمی مەردم تێگەی بۆ کێ ئەم تێوریانەیە هاوردە دەرەوە لە گیرفانیا ئەوەی لەگەڵ دانش دنیای غەرب ئاگادار بێ ئەزانێت ئەمانەی کە ناوی کەڵە بلیمەتەکانە دنیای غەربە ئەمانە ئەی خونجنن دەسەڵاتە غەرب ئەخونجنن چی پێەکەن ئەمانە هەر چەشنە ئیتفاقێکە لەم دنیا ئەکەفێ ئەکەن بە حاڵەتی تەبیعیە دنیا هەروە بووکە ئیمڕۆ دانەیە کورد لە دایک بوێت ئەبێ بە 15 ساڵی 20 ساڵی ئێمە سەرزەمینمان داگیر کریاگە و چوار کۆرپۆریشنی ها بەسەرەوە گشتماندا پڵۆسیاگین و کاولین و نابودین و ئەمانە ئەم پێی وایە ژیان هەمیشە وابووگە ئەمە فرە تەبیعیە کەواسە ئەیوەنە مەدرسە ژەوێتە کوڕ کوورش ئەیوەنە مەدرسە وێتە کوڕ ئاتاتورک و چەنگیز خان ئەیوەنە مەدرسە ئەوێتۆ کوڕ میشل ئەفلاق ئەم ئینسانە پێی وایە مانە تەبیعین تۆ ئەوێنی ئینسان هەروەکەوەی تەوقعەکە وەختی ئەکەوێتە بەر شەپۆلی لافاو شکات ناکات دەسی بێ دەسەڵاتی چی بکاتەی ئەم لافاوە تێشارێ وێران ئەکا ماڵ نابود ئەکا ئینسانەکان ئەڕەفێنێ ئەیان کوژێ ئەیان خنکێنێ
کارێکە پێ ناکرێتەوە لە بەرامبەر تەبیعەتە تەبیعیە بۆیە تۆ ئەوێنی شێرێک ئاسکێک هەڵەدڕێ تەبیعیە دەیتر شێرە و ئێشێنان بخوا و ئاسکی هەڵدڕێت و گشتمان تەماشایەکەین و نایژین وەی و چ خراوە و وای چ دڕندەس و وای چ خوێنێکی لێت و ناوەڵات تەماشایەکەین بە ناوی بەرنامەی ڕازە بەقا تەماشایەکەین و حەزی پێەکەین تەبیعیە پس اتفاقێکە لەگرا ئەکەفێ ئەمەسە كولتور تبديل أبي بأمر طبيعي أم كولتور سيالة تبديل أبي بأمر طبيعي اسم سالك تامو ليبام من شير علي مردان خان چوار لنگ بختياري سنجر خان نران دا شاي بلوچن بوي ومثال ده أمانة كردبون بمعنى واقعي وصفك ياغيبون بەڵام ئمڕۆ تەسویرەمان قەشەنگ نییە تەسویرەمان ئەزان کی کوردە ئەمڕۆ باجی زارا وا زمانیە کوردی تەدریسەکە گشتی خەشتەک ئەدا لەقەی هەشتەک بۆی ئەوە کولتورە بۆ گۆڕن گشتیشی وەزانێتە تەبیعیە و خواحڵی ناگری و تەبیعیە و تەواو فرە تەبیعیە کێ قارەمانە عەلی مەردان خان قارەمان نییە خۆ نادیا مراد ئەمڕۆ لایف قسەیە کرد لە ڕووداوە شیرینێ هاتوو واژەن تەڵا هاتوو قسەیە کرد قارەمانەکەی میلەت و کورد خەڵک وەزانێتە تەبیعیە بۆیە تۆ ئمڕۆ گشت کەسێک ئەوێنیێژە من تەجاوزم پێکریا گۆ حەزی پێکم و بڕاستی و چی بکەم و تەجاوزم پێکریا بۆ ئەمانە تەسویرە ئینسانە کوردیان کوشت جا کوردیان کردە چی؟ کوردیان کردە یەک شت کێ کردی؟ ئەها پەکەکە کۆمەڵە دموکرات کەی 24 ڕووداو KNN پەیام ڕۆژهەڵات تیشک زیاء الدینی قوتبەی سادقی فعالینە حوزەی جامعەی مەدەنی مەلا کرێکار ئەها گشتیان دەمەقۆپان ئەکەنە پێ یعنم کوردین کورد یعنی دەمەقۆپان جلو کوردی ئەها گشتی ئەزری کێنیت ئەی تەکلیفت دادگا دادشاه و عەلی مەردان خان ئەوێت و چی؟ ئەها گشتی زریکەسی و جرکە کوردی و لەباسێ کوردی و زوانێ کوردی با بەجێمەگە ئێمە خەڵکە ئارژانتین زوانە ئارژانتینی قسەکەن مەگەر خەڵکە برزیلی قسەکەن چۆن ئەمە چۆن تۆ زاراوەی موکریانە هاورگە فەسۆم دەسی تێبەردگە زاراوەی ئەویش موکریانی نییە زمانە دەستکردە فەسۆم و دارودەسەی هێمن و هەژارە چۆنە ئەمە ئەوێتە زوانە کوردی و تۆ ئەمە ئەگری بەری نادەی وەلێ تێ هەڵ ئەدەی لە سەنجەرخانە نەڕان نەگەرەکە بۆ چون ئالەگرە دەقیقن گرامەشیش ئشارەی پێەکە نظامە سوڵتە بەر ئەگرێ بەوەی کە تۆ ڕێگە حەلەکان نەوێنیت دانەیە خاتە بەردەسە دوان دانەیە یا دوان ڕێگە حەلە سێوەم مەوجود نییە ئیمڕۆ تۆ لەم دنیایە کە دنیای سەرمایەداریە تۆ دوو فرمۆڵت هەست یا سەرمایەداری خراپت هەست یا سەرمایەداری باشت هەست سەرمایەداری خراپ کامەسە سەرمایەداری باش کامەسە سەرمایەداری یاڵەتە متحیدەی ئەمریکا ئوروپای غەربیە سەرمایەداریە مارکتینگ سۆسایەتی و سەرمایەداریە بازاڕە سەرمایەداریە ماڵیە سەرمایەداریە خراپ کوێز ئێرانە ئەفغانستانە پاکستانە عەرەبستانە سعودیە عێراقە مسرە ئەمان سەرمایەداری خراون حەج کەسێکی تر ناتوانێت بیر بکاتەوە لە دەسەڵاتێکی تر حەج کەسێک هەمووی لەم دووە بیرەکاتەوە خاس خراپ کێ ئەم کارەکە کێ ئەم قسەیە کردگە خەڵکی بە کێ ئاعتمادەکە بە دکتۆر ئەم کاورە دکتۆری کوێز کاکە من نازام سەرمایەداری چۆنە ئەشی چۆن بزانم سەرمایەداری چۆنە
ئێشێ دانەیە دکتۆرە بوارە اقتصاد بێت قسەم بۆ بکە دە ئەم دکتۆری بواری اقتصادە لەکوێ دەرسی خوێنگە لە دانشگای تاران دانشگای علامە تەباتەبایی دانشگای ئیمام سادق دانشگای مەسەڵەن سەنعەتی شەریف مەسەڵەن دانشگای ئاکسفۆرد کامبریج دانشگای بەغداد دانشگای سەلاحەدین دێ ئەمە تێتە دەرەوە باسە چی ئەکا ئەو جۆرە بەحسی ئەکا کە یا ئەوەوێتە یا ئەمەوێتە یا خراوەکەوێ یا خاسەکەوێ کامیانەگەرەکە هەر ئەمەسە بەحسەکە چییە؟ لاوە شاخەسە بورچووگە سە خوار و ئیدارە ناکرێشێ بێتە بان و بڕاتە خوار و حەجکە باسێکی تر ناکە دەی تۆ ئیسە گەرەکتە بزانی بۆ کاولی ئەڕۆی لە دانەی اقتصاددانە پرسی ئەو کاولتر ئەکە چون ئەو نەهات کە تۆ خۆشبەختکە ئەو هاتکە ئەو حقوقەی وا ئەیسێنێ ئەو معاشەی وا ئەیسێنێ حەڵاڵیکە کەوت ئەگەر تاگراکەوت ئیسە تێنە سەرە ئەو جەریانەی ئێمە بەحسمان کرد چۆن سوڵتە ئەمێنێتۆ چۆن دەسەڵات ئەمێنێتۆ دەسەڵات لە ڕێگەی کولتور و ئەمێنێتۆ چۆن کولتور کۆنتڕۆڵ ئەکا وەختی کولتور ئەبێ بە ئەمری تەبیعیە واسە هەمیشە وابووگە هیچ دەرەتانێک نییە چۆن تەبیعیە ئەوەی حاکمەیشە زاڵم وێ ئەوەی زاڵم وێ نەکوژێ پیاگ نییە من کە مردمم غەڵەتەکەم چووکمە خیابان و ئێترازم کردگە و بانکم سووتاندگە و حەقی خۆمەوە فیشەک لێم بن مەگەر ئەم بانکەینە من نییە مەگەرەکە کۆمەڵگای من نییە مەگە بە پوڵە من دروست نەکریاگە مەگەر نییە لەسرە خاکە من مەگەر هەن ئەم مردمە نییە چۆن من بیسووتێنم تۆ منە دێتە بەرە فیشەک تۆ غەڵەتەکەی منە دێتە بەرە فیشەک تەوەجۆکەی ئەمە تۆ ئەمرە تەبیعی تۆ بڕۆیتە خیابان لە بەرامبەرە حکوومەتە بوێسی موئەسسەی حکوومەتی بیتە بەرە بەرد حکوومەت حەقی هەست تۆ بکوژێ وەرێ مردم حەقی نییە لە حکوومەت بکوژێ تەوەجۆکەی ئەمە تەبیعیە وەختی ئەمانە گشتی تەبیعین هیچ اتفاقی ناکەوێ ئینقلاب ناوێت تەبیعیە سەرمایەدارێکی سەرمایەداروێ زەحمەتی کێشاگە و پولی هەسوو و حەقی خۆیسی و دێکی بکات و لایەقە و تەواو بڕیاوە کاوراژی حەقی خۆیسی من خۆم تێ هەڵدریاگێکی داپۆسیاگی خوێڕیم و ژیان هەر واسە و سەختیشی واتیا و چی بکەین و دێتر واسەوەی تر و خۆی گشتی لە مێرانە واسە ئێمەش واینە گشتی لەم کوردستانە واسە ئێمەش واینە گشتی نان نییە بیخوا ئێمەش نیێسمان بیخۆین کەس بیر ناکات و ئەمەی کە ئەم واتیایە واقعەن تەبیعیە یا ئەم فکر ئەکاتۆ تەبیعیە کێ بۆی ئەکاتە تەبیعی کێ بۆی ئەکاتە تەبیعی ئێمە عەلی مەردان خانمان هەست سەنجەر خانە نەڕانمان هەست بەڵام ناگەهان قازی محەممەدی کە بۆ تێرن ئێژن ئەمە ڕەهبەرە کوردە قازی محەممەد چی ئەکا قازی محەممەد ئێران وەکو ئەمە تێڕێتەوە قازی محەممەد یەک ئەم کارە بە مردمەکە ئیقدامکردن لە چوارچەوەی دانانە دەوڵەتە کوردی ئیشتباهە ناتوانین هێزمان نییە قودرەتمان نییە ناتوانین دەوڵەتە ئێرانی حەق ئێمە ئێرانی حەقی هێز من بە عنوانە تەجزیە تەڵاب بگرێ ئێدامم بکە ئەگەر دەوڵەتە ئێرانی پەلاماری ئێمەیدا ئێمە ئێشێ تەسلیم بووین بۆ خاتری ئەوەی لێمان نەکوژن ئەمە تکرارەوێتەوە ئەوێ بە کولتور ئەوێ بە ئەمرە تەبیعی وەختی تەبیعی ئەوێ کاورا لە کەرکووکا دەرەچێت پێشمەرگەی یەکێتی و پارتی ئێژی ئەگەر لە کەرکووک دەرنەچواینا قەتڵ و ئامی خەڵکیانە کرد دێبا قەتڵ ئامی خەڵکیان کردێ بۆ مەگەر دوژمن چی ئەکا دوژمن قەتڵ ئامەکەیتر دێ خەڵک ئێشێ چی بکە خەڵکیشەی دفاعکەوە شەڕکەوە لە دوژمن بکوژێ بۆیە تۆ هێزە نەزامی گەرەکە بۆیە تۆ ئەرتەشە گەرەکە خۆ تۆ ئەرتەشە نەگەرەکە بەیوە سەرە خەڵکە هەولێرە وا نییە خۆ تۆ نەدوت کە هێزە پێشمەرگە دروست کردگە هەولێری بکوژی هەرکە دەمی کردو و گوتی مەسعود ئینسانە فاسدێکە تۆ تەبەیتەمە لە سەری بیکوژی
تۆ قەرار و هێزە پێشمەرگە دروستکەی و پێشمەرگە و فرە مهمە و بە کوردستانە و ئەی بۆ ئالەوێ کاری نەکرد دێ پێشمەرگە ئیشێ بمرێ ئیشێ بکوژێت ئیشێ بمرێت ئیشێ پێشمەرگە ئەوەنە لاشەی بکەوتایە و لاشەی بخستایە ئەو مەردەمە ژنیشی مبارزەی کردە دەی تۆ بەر لە گشت کەسێک قوچانە دەرچویت ئەمە ئەو کارەسەوا تۆ فکرەکەی ئەمانە ئەقلیان نییە خائینن نا ئەمانە کارمەندن هاتکن ئەمەتە بۆ دروستکەن ئەمتە بۆ دروست ئەکەن عەلی مەردان خان ناوێت تەکرار بێتەوە ئەمانە کێت بۆ دروستەکەن تەماشاکەن بڕۆن تەماشاکەن هەر لەمانەی من ئایان ناسم لەمانەی وا لەم حیزبی دموقڕات و کۆمەڵە و ئەمانە هەز ناوتان بۆ تێرم ناو بڕۆن تەماشای پێیجی مەسعودە ڕۆستەمیکەن تەماشای پێیجێ ئاغایە بێزادە خۆشحاڵیکەن بڕۆن تەماشای ئەندامانە ئەحزاب بکەن کۆمەڵە دموکرات بڕۆن تەماشای فعالینی جامعەی مەدەنی بکەن گەشتی باجی زارای دانیاگە باجی زارا خشتەکە بە لە هەشتەک باجی زارا ئەمانە کێن ئەمانە کارمەندە نظامە سوڵتان کارە باجی زارە ئەڕواتە کامە حەوزەیە تئۆریە سیاسی و فەلسفەیە سیاسی کە مردم ئەکتە سیاسی بکە ئەکتە سیاسیە هەشتەک بەیتەقنە خشتەک ئەوێتۆ چی دەوڵەتە ئێرانی ئەمێنێتەوە تەکان ناخوا کەس ئامادە نێت دلێروێت عەلی مەردان خانوێت داد شاوێت سەنجەرخانە نەڕانوێت نە کەس دەست بۆ ئەسڵحە ناوە کەس لە حاکمیت نادا چی ئەکا بە حاکمیت دیتە حاڵتەم گرت دیتە لە خیابانەکانە تویترا ترەندم دروست کرد کوولبەرڕان نەکوشیت قارەمانە کوردی کوولبەر عەلی مەردان خان نییە کۆڵبەر کێس کۆڵبەر مەوجودێکی متعەفنە لە پشتە ئەم ئستدلالە کە نان نییە بیخواچون دەوڵەتە ئێرانی زاڵەمە ئەم ڕێگەی تری بخۆی دەوەزی گەسەوە ڕێگەکە ئەوەسە بوو گەسۆ هێسری تعتیل کردە لە کارخۆی لە عەسڵا چۆنە دانەیە پدەر سوختەی بێکەرامەتی تەماعی مەشروب فرۆشی خوێڕیە وا کار بۆ حەفازەتە ئیتلاعاتە سپاکە بارەکان سپا جێبەجێەکە لە ڕووبەرە عمومی و کاراکتەرسازی بۆ کوردەکە کێ ئەمە حمایەتەکە ئەوجا کێ پوششی ئەدا فعالینە حوزەی جامعەی مەدەنی پشی لە باس کۆتر باز ئەوانەی پێیان ئێژن ڕۆشن فکر ئەمانە لەکوێ حقوقەگرن لە دەوڵەت کۆڵبەر کێ ئەهێڵێتەوە دەوڵەت کورد چه شکلیە کورد نە قارەمانە نە یاخیە نەشیر لە عەلی مەردان خانە نە دادشاهە نە سەنجەرخانە کۆڵبەر کێس دانەیە هێسرە نادروسە بێشەرەف وا دە هەڵقە لاسیکی نیاگەسە سەرە شانی وەکو هێسر لە ژێریا ئەناڵێنێ ئەوەسە کورد هەردەم بوو دەی ئیستا ئێمە ئیشی چی بکەین ئەم تەسویرە خەیلی قەشەنگە ئیستێژی ئەکتە سیاسی بکەین ئەکتە سیاسی چییە ئەو لەو لاوە بۆتی ئەکوژێت دانەیەکە بۆ ئەکوژێ لەم لاوە تۆ هەشتەک ئەیتە قەی خشتەک تۆ فعال سیاسیەکەی خۆ ناکری فعال سیاسی نەکەی ئەی گۆڕی پس ئیستە شتێکە من وتم ئەمەسە ڕووناکبیر هەر کەسێک ئەم تەلەڤیزیۆنانەی BBC وەیساف ئەمریکا مەد TV هەر کام لەم تەلەڤیزیۆنانە چهرەیەکیان بردە ئەوێ بە سوورەتە دائیمی تەکیا مصاحبەیان کرد ئەم چهرە بەرساختەی ئەم تەلەڤیزیۆنانەسە هەر کەسێ وتیان دکتۆرە و ئیجازەیان پێدا لە تریبونێکی گەورە لە بڵۆنگۆی گەورە قسە بکات و بڕواتە بەرەو بەرساختەی حاکمیەتە بۆ ڕووناکبیرە بۆ دروستەکەن ڕووناکبیریش قیافەی هەست معلومە چه شکلیە کوت چاوەڵ کراواتە کتێوا لە پشتە سەریە لە دانشگا دەرسی خوێنگە قسەکەکە بەڕێزم قسەکە یا سەرە ئەگەر لە باس کوردی وا لە بەراوەکو خاکی پۆشەکانە حیزب دموکرات 12 جێگە خودکاری هەست یا خودکاری واوە دەسیوە
بەڕێزم و بەڕاستی و ئەوە لە بواری زانستیدا و بەڕاستی و لە زانستگاکانە دنیادا و بەڕاستی و ئافەرمونون و ئەو وا قساکە بۆ لەبەر خاترەوەی کولتور داڕژێنێ بۆ خەڵکی کولتور جایمە گۆرانیمان هەز بەسن کاورا گەلێکی عاشق شیلان بوێ ئەڕوا بۆ دکتۆر نامەی بۆ بنووسێ یا مەسە حەسەنزیرە گۆرانیەژێ ئەممان دکتۆر دەردم چارەکە بنووسە بۆ لای قازی ئەو کچەمارەکە دکتۆر نسخە ئەنووسێ ئەو سالای خۆمان مەردە مەشروبی خواردیان و بۆ مەشروبە خۆی وەڵاو سنگە کولیەم هەسوو گورچی لەم بەر دروزەکاویشێ مەشروب خۆم دەفعیکەم دکتۆر بۆ مینووساگە دکتۆر بیوتایە سەکسە معقەدی بۆ ژانوبا خاسە بۆ ڕق و ڕویڵی خاسە خەڵکی کرد نسخەی بوویتون دکتۆر و دکتۆر کێسی کێ کاراکتەرە دکتۆری دروست کردگە نەزامە سوڵتە نەزامە سوڵتە کاراکتەری دکتۆری دروست کردگە چی ئەکا دکتۆر نۆرم دروست ئەکا تابوو دروست ئەکا هەنجار دروست ئەکا لایف ستایل دروست ئەکا ئیستا کورد حەجێکی پێوە نەماگە چی پێوە ماگە عەزیزە وەیسی مەم کۆڵانە بە پەنجە جلک و بەرکی کوردی هەڵپەڕکە خەچ لەنجەگیان بەر لەنج ئەمە کوردە کورد بەمێژن ئەنتەرێکی هەڵپەڕکەکەر خەشتەک شۆڕێکی بێفەڕ ئەمە وا لە توێی خشتەکە ئەمەی وا لە توێری دەمە قۆپانە گەوادیشە حیزیشە نادروسیشە دزیشە بێشەرەفیشە گشتی کووردە هەر ئەوەی کە دەمە قۆپانی کردە پێ پیرۆزە و کوردە و کوڕخاسەس و خواری ناگریت و تابوو زمانی کوردی زمانی کوردی ئەم زمانی بەڕاستی و تۆ خەریکی تۆینەکەی بە زمانی کوردی و چۆنەوە بەڕاست نە ئەمە تۆ خوات نییە ئەمە بۆتی دووسەکەن خەڵکی عادی شتێت و ێژێ برا بەڕاستی وەڵا حەزمان پێ نەکرد دەمە قۆپان دێخراوی چییە و دەی دەمە قۆپان زەریفە کاکە گیان دەمە قۆپان پارچەس بە نەزەرم منیش بە بڕێ ئینسان ئەکەفێ جوانیشە و با بمێنێتەوە تەنەوع بەشەریە هەڵپەڕکە دێخ خراپ نییە هەڵپەڕکەیش نەوعی شادیکردن و سەماکردنە خراپ نییە وەلێ ئەمە ئادرسە کوردبوون نییە ئەمە هۆڤیەتە کوردبوون نییە ئەمە کوردیەت نییە نییە عەزیزەکەم عەلی مەردان خان بوون کوردبوونە تەوەجۆت کرد کێ دەمە قۆپان بۆ تۆ مقەدەسەکە ڕووناکبیرە حکوومەت سلبریتیە حکوومەت بۆتی مقەدەسەکە یەک دانە ڕۆژنامە لە تاران ئەنووسێت تۆمبوونە گۆشادە کوردی گشتی ئەڕوا ئەنووسێ من باسی کوردی تەنەم میکنمی من افتخار میکنم بە شەرواڵم افتخار وەچی یەکەی دا ئەپڵۆزیاک و دیزاین ئەمە تۆ ئێژیتی جۆرجۆ ئارمانی ئێشی خوای دنیا بێ 1 ملیۆن دیزانی لباسی کردگە هەر لە سووتێن و شۆرتۆ گرتگە تا قات و ڕیبات و کۆت و نازانم گوێرەوە و ساعت و ئەمەی ترێوەشی خواوێ خوا خۆتو یەک ستایڵاز دەمە قۆپان و پژوێن و کەوایەک و تاو ئەمە ئادرسە ئینحرافیە ئەمە ئەکەنە تەبیعی بۆ ئێوە کوردبوون تەبیعی تر کوردبوون چێ ئەوەسە تۆ ئەوێنی کاورایە ئیلامی وەختی گەرەکی قسە بکە سڵاو و ڕێز و گەرەکیسی فاسۆمی قسەکە بەبەخت ناتوانی لۆڕەکە ئێژێ من لۆڕم کوربراکەم تۆ کوردی دەخۆ من ناتوانم کوردی قسەم بابە من زوانێکمان بەناوی زوانی کوردی نییە تۆ حاڵیتە کێ ئەم زوانی کوردیە دروست کردگە هەژارە مقریانی نێسمان پس ئەمانە بۆ تۆ تابوو دروست ئەکەن کاراکتەر دروست ئەکەن بۆ لەبەرەوەی دەسەڵات تێڵێتەوە تەوەجۆ بکەن هیچ کام لەمانە شتێک نایژن کە دەسەڵاتەکە خراوەکە حیزبی دموکرات ئێرانیە پس ئێرانی قبول کردگە ملەتی بەناوی ملەتی فارس تەوەجۆ بکە فقط حیزبی ێژی فارس مەوجودە یەکێک کەس موجودە فقط چون ئەگەر نێژێ فارس مەوجودە خۆی معنایەکی نییە دەی چی دێ ئەم زوانەکەش پێ بکە
فاسۆم چ پێ بکە دێ ئەم کارکردی ئەمە سەبێژێ زوانە کوردیمان هەست ئێمە فاسۆمین کاری ئەوەسە لە ئاخریشەوە هەڵبگەڕێتەوە بێژێ ئێمە ئێرانین هیچ کەسیش حەقی نییە بە ئێمە بێژێت تۆ لە ئێرانی تۆ ئێرانی نییە تەجدید تەڵەبیش نییە ئەمە ئەوێتۆ چی ئەمە ئەوێتۆ فەرهەنگ جامعەیە کوردەوار تو لە پڕێکا ئەدێ ئینسان بۆت مقەدەسە بێ خۆتیش نازانی بوو لە دانەیە کوردی فەقیرە پرسیژی کاکە قازی محەممەد بۆ مقەدەسە دێ نازانم و لاوە گەورە پیاگ و گۆتی چی براکەم ئەمە تەبلیغ بۆت کریاگە مقەدەسە قازی محەممەد مقەدەسە عەلی مەردان خان مقەدەس نییە تۆ حاڵیتە عەلی مەردان خان خەتەرناکە ژێوکە ئەو کاورایشی هەیکەڵی بکوژێت هیچ کوردیەتیش ئێشێ بکوژێت کوردیەت ئینسانە سڵتە قبول نەکەرە زوڵم و جەور قبول نەکەر نییە ئینسانە یاغی نییە کوردیەت دەمە قۆپانە جلکی کوردیە جلکی کوردی تۆ بە مەحزێ تونکەیەکە کردە پێ ناو نەفەکەکەی متریە شۆڕوو ئەوی تۆ کورد تۆ یەکسەر ئەوی تۆ کورد فرە ئاسانە فرە ڕاحەتە پەس لەگرا ئێمە خەریکین ئێژین خەڵکە ئێمە عەلی مەردان خان بگرن ئەوان بە تەمامە قودرەت چون حقوق ئەگرن چون هۆڤیەت لەو جێگە ئەگرن چون کارمەند نظامستۆ ئەوێنی ئێرانیەت ئەمێنێتۆ عێراقیەت ئەمێنێتۆ تۆ ئەمێنی سەرمایەداری ئەمێنێتۆ تۆ ئێمە بندەست ئەمێنێنۆ کۆیلە ئەمێنێنۆ زەعیف و بێدەسەڵات ئەمێنێنۆ بەڵام بەمانیشە ئێژین ڕووناکبیر بەڵام پێمان وایە مبارزە ئەەکەین یەک نەفەر لەم ڕووناکبیرانە کە ئێوە لەم تەلەڤیزیۆنانە ئەیوێنن قسەیەتر ناکە مسالە دەم من بارها ئەم مسالمە داگە لە ئەوەڵی شەوتم ئێمە ڕووناکبیری خەڵکین ئۆرگانیکین ئێمە مبارزین نە ڕووناکبیر وتم ئەم تەسویرە ئێوە گشتانە ئەیوێنن کەی 24 پەیام KNN NRT ڕووداو KTV کورتسات ئەڕواتە بەردەمە هەر پیاگێک لەم کوردەواری داگیرکریاگە لەلایەن کۆرپۆرێشنی عێراقی کاورا وە سەر و سوێڵ و هەیکەڵ و ناوشان فکرەکەی دەست بکاتەوە دە پیاکچاری ناکە دەست ئەوە بە لە چەپەڵەمەوە لە بەرۆکی و 250 دیناریە دەرتێرێ ئێژێ بەڵڵا هەر ئەمەم پێیە هەر ئەمەم پێیە ئەم تەسویرە تەواوی ئەم تەلەڤیزیۆنانە نیشانی ئەدەن ئەمە جێژین خواهەڵی ناگرێ حکوومەتە حەلیم دموکراسیە و خەڵک توانێ قسە بکە کۆنە نەکاکە گیان نە تۆ فکر ئەەکەی ئەمانەی وا ئیستیخدامیان کردن بە ناوە پسپۆڕ ئەحمەقن تۆ ئەفەهمی ئەمانە ئەحمەق نییەن ئەو تەسویرە کاری لەسەر کریاگە ئەوە کاری لەسەر کریاگە مخابرە ئەکرێت لەبەر خاتری ئەوەی تۆ ئیتر فورمولێکی تر نەزانی کە برسیتە یەکسرە دڵە بەوە خۆش بێ دینارەکە دەرتێری و ئێژی پوڵم نییە و چی بکەم و گشتیش بێژێ ئۆخەی و توخوا و باوکە گیان و کاورایش بڕات دەسە سڕێ دابخا خێراتی مزگەوتی پێبن وەلی ڕاپەڕی نەزانی چی پێژێ کاکەی کوردە ئەوە دەرمێرە ئەیبە پیاگە پێژن ئەیبە دەریمێرە لە چاڵە چاوە مەسعودە بارزانی پوڵ دەربێرە بنەوە لە ئەسڵحەکە مەڕە خوات هەڵمەکێشە ڕێگەی تریش هەست مخۆت مەخینکێنە مە خۆ دەخینکێنی بەجێ ئەوەی خۆت بەخینکێنی چوار مەسئول بکوژە چوار زاڵەم وا پوڵە مەردەمیان دزیگە و پوڵە ئەم سەرزەمینیانە دزیگە و بگن و میلیاردر بیان دەبەرە فیشەک بیان کوژە تاڵانیان کە ئەو من پێدەژم بیکە ڕێگەی تر هەن بۆ بیر ناکەنەوە لە ڕێگەی ترتان پێ نایژن لەزا پەیمانە حەیدەری ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ هیچ کەسێ تریبوونی پێ نادا هیچ کەسێ پێ نادا
چون من خەریکم شتانێ تر ئێژم کە ئەمان نایژنی باسی ناکەن. بعد من لە ئەکتە سیاسیە فەلسفەی سیاسی کوردیەت تێرم، مەتنی ئینقلابیە کوردیەت تێرم، و قەرارە ئێمە نظامە سوڵتە لە بین بووین، ئەوەی کە ئینسان ئەکا بە کۆیلە لە بینی بووین. ئەکتە سیاسیە ئێمە، ئەکتە سیاسیە ئینسانە کوردی کوردبوونە، و ئەکتەکەی ئەمەسە ناڕواتە ژێرە هیچ ئینقیاد، هیچ جەورێ، هیچ ستەمێ وەک نابێ بە کۆیلای هیچ کەسێ. ئەکتە سیاسی واکە، ئەمە خەتەرناکە. پەروەردەی هیچ دەستگاهێکی ئاکادمیکیشمان پێ قبوڵ نییە، بە تایبەتی علومی ئینسانی، نە تێکنۆلۆژی نە مهەندسی، بە تایبەتی علومی ئینسانی. ئەمانە یەکێک ئەدەنە دەرەوە کە کۆمەلگا واجیبە. پس گرامەشی وتی چی ئەکەن؟ وتی چی ئەکەن؟ ئەو ڕەحمانی قاسملوو قبوڵی کردگە ئێرانیە، تەبیعی تاریخیە لە دڵە 2500 ساڵ تاریخ وات کەسە دەرەوە. لە وەهلەی ئەوەڵا سیستەمە ئێران ئەمێنێتەوە، کشوەرێ بە ناوی ئێران ئەمێنێتەوە، قەومێ بە ناوی قەومی فارس مەوجودە و ئەم قەومی فارسە قەومی سوژە و بەرتەر و حاکمە. قەومێ بە ناوی کورد مەوجودە، قەومێکی تێ هەڵدریاگی شکست خواردگی دائیمەن داپۆڵۆسیاگی بێمێژووی بێتاریخی کۆیلەس. قاسملوو بەم هەیکەلە ئەچێتە بەرەو لێ ئەدەن ئەیکوژن. تۆ حەز بکەی وە ڕەچەلەکی قاسملوو ببۆیتە بەرەوە، ناویشی بنی پێغەمبەری ئاشتی. تۆجۆکەی ئیستا قاسملوو بۆ تۆ چی کرد؟ قاسملوو وتی ئێران دەوڵەتە تەبیعیە، حاڵەتە تەبیعیە بووگە، هەروە بووگە. فارس ملەتێکی تەبیعیە و هەر بووگە، هیچ هەر بووگە، هەمیشە ئەرباب بووگە. فارس فێڵزانە و فارس کڵاوبەردارە و فارس فرە زرنگە و ئەمانە 2500 ساڵ دەوڵەتیان هەست. ئەمە سێ. قاسملوو تماشاکەن چۆن کارەکە، چۆن کارەکە کولتورە بۆ دروستەکە. ئەمە فەرمانەوەی یەک کرماشانی، یەک ئیلامی، یەک شارە کوردی، یەک وڕماوایی، یەک ئەسفەهانی فکر ناکات. ئەمانەی لە تاران دانیشکن مشتی جوولەکەی کۆرپۆریشنین و ئەو خۆی لیاقەتی هەست، خۆی ئیدارەکە وە کۆیلەی کەس نەوێت. گشتی کەوت کەسە چی؟ گشتی کەوت کەسە مەسینە هەڵگیری و ماستاوکردن. چون عادیە، ئەمرەکە تەبیعیە. قاسملوو تێ ئێژە تەبیعیە. ئێمە ئێرانین، قەومە فارس مەوجودە، قەومە فارس قەومە بەرتەرە، بووگە، مێژووی هەست، تاریخی هەست، بەرچشتە هەستی. لێسە قاسملوو تۆ ئەوەی چیەکەی؟ تۆ داوای کناراوەکە بۆ خۆن. ئێشەوە منیش پۆست و پلە و مەقامێ بن. مافیە کورد، مافیە کورد چییە؟ دۆمەقوبان زوانێ فاسۆمی. هەزاران هەزار کورد ئەنە کوشت. لە ئاخر و قاسملوو ئەکوژن، ئێژن ئیستا حیزبەکەی قاسملوو ماگە و ئەو بۆ ئێران و بۆ خود مختاری و بۆ زوانی کوردی و ئەمانە مرد. حیزبەکەی قاسملوو ئەم دەحفەتێتەوە ئێژێ چی؟ ئێژێ ئێمە شەهروەندە ئێرانین و شارۆمەندە ئێرانین و دموکراسیمان گەرەکە و فعالیەتە مەدەنیمان گەرەکە و خەبات ڕەهەندی هەس و ڕەهەند جۆرا و جۆرە و ئێرانێکی دموکراتمانگە. پس ئێران ماوە، سیستەم ماوە، دەسەڵات ماوە، ناگۆڕێدیت ماوە، تەبیعیە، تەکان ناخوا. خەڵکە کورد ئێشێ چۆن کارکەن؟ ئەڕۆنە پای ئینتیخابات و دەنگ ئەدەن. دەنگ نادەن چی ئەکەن؟ هەشتەگ ئەخەنە ناوە تویتر. قارەمانە کورد کێز؟ کۆڵبەر. قارەمانە کورد کێز؟ زارە، باجی زارە. قارەمانە کورد کێز؟ ئەوەی کە قازی جمهوری ئیسلامی تەجاوزی پێکا وەکو نادیا موراد. ئەمە ئاوا خەبەخەریکی خەباتەکەی. کاورای کورد ڕووە کاتە ئێمەژە کاگەەوە بۆ تۆینمان پێکەی. کاکە تۆ کارمەندە دەوڵەتی، تۆ ئەوەی کە فکرەکەی تەبیعیە وە کوردیە کوردی نییە. تۆ کوردیش نییەی، دەمە قۆپان ناتکاتە کورد. حەز بە قاسی محەمەوەکەی ناوی تۆ کورد. ئەو جۆرە قسەکەی من لێ تێناگەم، ئەڵبەتە وەێ فکرەکەی تێئەگەم. تۆ ناکاوە کورد. کورد بوون عەلی مەردان خان بوونە.
ڕیس عەلی دڵواری بوونە، سەنجەرخانە نەڕان بوونە، ئەو کورد بوونە، کوردەوەسە، دەمە قۆپان نییە. ئینسان بوون یعنی اختیارت بوێت. ئینسان بوون یعنی ئەوە نییە شامپانیایەک هەڵدەی بزانی تامە شامپانیا چه شکلیە پاپیۆن بوەسی لە بورجی میلادا دانیشی، بۆ ناژن ئینسان بوون. اختیارت بوێت بەردەی کەسێ نەویت، ئەو ئینسان بوونە. ئەوەسە ئەو جۆرە کارەی کە ئێمە کردگمانە تا ئێستا. هیچ کام لەوانەیە کە ئێوە بە ڕووناکبیری ئەزانن نایەنە تەرەفە ئێمە، لەگەڵە ئێمە نایەنە ڕێوە، چون ئەوانە کێ گەورەی کردگەن؟ کێ زانکۆکانە دەوڵەتە ئێران، تەلەڤیزیۆنەکانە دەوڵەتە ئێران، ئەوانە گەورەیان کردگەن، ئەوانە مهمیان کردگەن. حیزب دموکرات کێ دروستی کرد؟ حیزب توودە. حیزب توودە کێ دروستی کرد؟ اتحاد جەماهیرە شەوروی. حیزب دموکرات کێ ساپۆرتی کرد؟ حیزب توودە. حیزب دموکرات کێ گەورەی کرد؟ حیزب بەعس. بە پوڵە کێ گەورە بوو؟ بە پوڵە بەعس. کێ خۆراکی پێئەدا؟ حیزب توودە. تەوەجۆتان کرد بۆ کێ؟ بۆ کورد. یەکێتی کێ پەروەردەی کرد؟ حیزب توودە. حیزب توودە. ئەی پارتی کێ دروستی کرد؟ دەستگای استخباراتی دەوڵەتە ئێرانی. دەوڵەتە ئێرانی دەوڵەتە کوێز؟ کۆرپۆرێشنە، دەوڵەتە شرکەتیە، تەعاونیە، تەعاونی بازرگانیە، شرکەتە، چۆن بێژمی ئێزان بونگاهە. دێ ئەمانە کێ خۆ لە خۆیانەوە دروست نەبوون، هەروە پوڵیان پێیاندا گەورەیان کردن، ئیمکاناتیاندا، زەمینیاندا، ئەسلحەیاندا، پوڵیان پێیاندا. ئیستە تۆ کۆیە بسێنۆ لە مچەی هجری بزان ئەتوانێ قسە بکە. پەیمانە حەیدەری دەقیقە و سانیە هەم ڕۆڵی ڕووناکبیری یعنی هاوردنەوەی کولتورە کوردی کارەکە، هەم خەریکی پەروەردەس، هەم هاوکات تئۆری سیاسی تێری. خەڵک ڕوەکاتە تۆ بۆ ئەمەڵی سیاسی کردن، بۆ ئەوەی کە تۆ چۆن ئەکتە سیاسی بکەی. خەڵک تێژە و چۆن ژیانمان تەمینەکەی؟ ئۆکەی کاری منە، ئۆکەی کاری منە. تۆ ئەزانی خەریکی کامە قسەکەی؟ قسەی ئەوە ئەکەی وا لە دانشگاکانە غەر بە هات کەسە دەرەوە گەلێکی نظامە سوڵتە حیبسکە، سەرمایەداری خاص، سەرمایەداری خراو. قەڵیبی ئێمە هیچ کامیان نین، ئێمە ئینسانە کوردین، وەگەرەکمانە لە ژێرین قیاد بینە دەرەوە و نایەڵین ئەم مۆدلانە ئێوە دروستیەکەن ببێ بە نۆرمە کۆمەڵگا. نایەڵین ئادیۆ بوێتۆ، تەبیعیۆ بوێتۆ. مردم فکرکەن تەبیعیە واسەیتر. یەک زەمانێ ئینسانە کورد دەستی لە ئەسلحە بوو ڕیایە بە نەنجی ئەزانی ئینسانە کوردی. ئیمڕۆ ئینسانە کوردی دەستی بە ئەسلحە بگات تفیلێکە فڕێدا قەڵەمە خاتە بێ. ئەم قەڵەمە چی پێنووسێ؟ شعرت سەکسی پێنووسێ. ئەم قەڵەمە خەسیاگی پێنووسێ. خۆ F-35 پێ دروست ناکە. نا خۆ ناڕوا ماهوارە بخاتە فەزا. نه نووسێ بەڕاستی و هەر کەسێک و حەقی مافی خۆیسی و هەر کەسێک و منفعەت و بەرژەوەندی خۆی هەیەت و هەر کەسێک و شێ و ژیانی خۆی بکات و ئەم قسانەکە. دێ ئێمە لە بیرمانە نەنگ بوو پیاوی کورد ئەسلحەی نەوی. نۆرمەکانیان گۆڕی. کێ گۆڕی؟ چۆن گۆڕیە؟ ئەوەی پێژن ڕووناکبیر. کێ ئێژێ ڕووناکبیر بەمانە؟ تریبوون. کامە تریبوون؟ تریبوونە نظامە سوڵتە. ئەمە سە حکایەت کە ئێوە نایزانن. بۆیە من وتم ئەرتەشە ناتۆ بەن بەدەسە ئەمانەی کە نظامە سوڵتە دروستی کردگەنە ئەمە حیزبانە فاسدیەکەن. قەرار نییە ئەمانە مستەراوێ بگرن. قەرار نییە ئەمانە کورد ئەحیاکەنەوە. نەبا کورد نایحیا. ئەمانە خۆیان کوردیان وا پێکردگە ئەمڕۆ. کورد بووگە سۆچی؟ دەمە قۆپان. بووگە سۆچی زوانە فاسۆمی. بووگە سۆچی لەنجک بووگە سۆ ئەمە. کورد ئەمەسە.
دانێ ئەنتەری ئەکرۆمگالی داری نەعادرتاڵی مەغز بە ئەندازەی گوێزێ نە کەرامەتیشی هەست و نە شەرافەتی هەست و نە حەیکی و بەڕاستی و بڕێزە و تراوە ڕێزی بگرە و وسە برسیسی و وسە تەجاوزی پێکریاگە و کڕۆڵە و تخوا و شکستخوا هەزاران ساڵە داگیر کریاگین خەری غەڵەتە کرد هەزاران ساڵە داگیر کریاگی خەیلی بێجات کرد هەزاران ساڵە داگیر کریاگی نەکوێ هەزاران ساڵە داگیر کریاگین ئێمە ئێژین وجودمان داگیر کریاگە یعنی چی یعنی ئێمە کورد نەماگین یعنی نەریتە خۆمان لە بێچووگە برسی بوون تێ هەڵدریاک بوون شکست خواردک بوون تەجاوز پێکریاک بوون بووگەسە واقعیەتە ئێمە و حاڵەتە تەبیعیە خەسیاک بوون کۆڵبەر بوون فەقیر بوون تەبیعیە کوردی شواوێتە بۆی شواوێتە کێ ئەمەی کردگە بە تەبیعی کێ وای کردگە بە ئێمە ئەوانەی وا ئێوە پیانێژن ڕووناکبیر حەز بە تریبوونەکانیانەکەن و لەم تەلەڤیزیۆنانە دەرەکەون تۆ فکر ئەەکەی ئەمانە سەعادەتی تۆیان گەرەکە نە ئەمانە ئەو قسە نەکەن کە ئێشەی بیکەن تووڕەکەیان قەتەکەن بوجەکەیان قەتەکەن نەفتەکەیان قەتەکەن تایتڵ و عنوانەکەیان لێ ئەسێنن خەریت بوو کاکەگیان ئەمە ئەو دیبەیتە بوو کە من مەشیایە مفەسەلتر بم کردایە بەڵام قەتئیەکە خراپی کرد و بەرەبەرە خەریکە هەوا تاریکەوێت و من لەگرا ئەم دیبەیتە داخەم و لە فرسەتێکی ترا تەکمیلی یەکەمەوە یعنی بە مەسادیق تێمە مەیدان و دانە ئێژم چۆن کولتورە مەردەمە گۆڕن چۆن تابووەکانیان ئەگۆڕن چۆن هەنێکت ئەکەن بەشتی عادی ئەوێتەوە تەبیعی ئەوێتەوە کە تەبیعی ئەوێتەوە مقاومەتە نامێنی و زەین هەرواوگەسە هەرواوگەسە بۆیە ئەمڕۆ کاراوە گەورە پیاگە کورد چه شکلیە بێ بە من بێژە گەورە یعنی چی پیاگ یعنی چی بعد بێژە کورد یعنی چی ئەم سێدانەی گەورە پیاگە کورد گەورەکانە کورد یعنی چی بعد بابین بزانین ئەگەر تۆ زانیت گەورە بوون وە کورد بوون یعنی چی بابین پێوانێکین بزانی مەلامەچە گەورەس قازی محەممەد گەورەس قاسم لو گەورە چۆن گەورە زەمانە چۆن گەورە بە چه پێوانەیە گەورە پارامەترەکانە کامەنە تۆجۆکەی با ئێمە بین بزانی چۆن کورد بوون ئەوێت و لیباسێکە ئینسان بەدەست ئەی دووری ئەمە تۆ ئیژیتی تەڕاحینە لەباس خەیلی ئینسانایەکی گەورن چۆن هەڵپەڕکە ئەوێت و هۆڤیەتی من بابەجامیستە بە تۆ وتم کولتور دەستکاری ئەکری دەستکاری ئەکری هەموو بەشێکی دەستکاری ئەکری ئەشی بزانی کێ دەستکاریەکا بۆت بۆ دەستکاریەکا بۆت ئالەگراسە و نەقشە دانە بەدانەی ئەمانەی وا گەورە ئەوەن ئەوێنیت و ئەزانی بۆ ئەمانە لە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ قینیان تێوەلی ئەترسن چون ئەم سەرزەمینە یەک دانە مبارزی داگەسە دەرەوە هەنە کووردە کە هەم خەریکە هەرسێ کارەکەکە هەم خەریکە دابوونەریتە کوردی وە بیرە کورد تێرێتەوە تێرێتیوە هەم خەریکە لەگەڵ دنیای ئمڕۆ و لەسەر سنەتە کۆن کە کوردبوون یعنی چی دنیای ئمڕۆ بە هەموو گۆڕانکاریەکانی لە ڕوانگەی ئینسانە کوردی و ئەوێنیت پەروەردە ئەکا هاوکات و هاوکات مەتنی ئینقلابی بۆ ئەکتی سیاسی دروزەکە ئەمە سەری ئەترسن مبارزە یعنی ئەمە بەمە ئێژن مبارزە ئەوەی کە تۆ سڵتەی دەوڵەتە ئێرانی بە تەبیعی نەزانی سڵتەی دەوڵەتی تورکی بە تەبیعی نەزانیت پێدوانە بێ کشوەرە ئێران کشوەرێک بووگە بە درێژایی تاریخ مەوجود بووگە لەوەتی خوا ئەم زەمینەی دروست کردگە ئێرانی بووگە تورکی بووگە نا تەبیعی نییە دروست کریاگە ئەم کوردی ئێمە فەرقەکاتەکە هەشدا دەخۆی ئەمە دەستکردە دەسە کێس دەسە میدیای حیزب دموکراتە پارتیە یەکێتیە تەلەڤیزیۆنە ئێرانە بیبیسیە مەنۆتۆز جم تیڤیە سریاڵە تورکیە سریاڵی ئێرانیە پەروەردەی دەسەوەسە ئەمە کورد نەماگە خۆ ئەمە لە کوردبوون فقط یەک شتی ئیسە بۆی ماگەسۆ
3 متر فاسۆنی بدات ناو نەفەکەکەی 45 سانتیمتر شۆڕکەنەوە ئەوێ تۆ کورد ئیتر تەجاوزی پێکەن دەنگ ناکا دەست بۆ ژنی ئەوەن دەنگ ناکا ئەیکەنۆ کۆی لە دەنگ ناکا ئەدەنە ملە سەری دەنگ ناکا برسی ئەوێ وەکو پیرەژنە کوڕزیێتەوە دەنگ ناکا ئەمانە کوردبوون نیەن نا ئەم بە مەحزێ دەمە قۆپا نەکاتە پێی دوو خوێنەکەی وەسێوێتە کورد بە مەحزێ دەمی پان کردەوەتی و ئەڵێ مەوانێ و ئەڕۆمەوانێ و بەڕاستی و دەردی دووری و دەردی دووری کوشتمی و دەردی وشاری سەب ئەمە ئێتۆ کورد فاورە نەوێتۆ کورد وەلێ کاورای وڕمایی ناوێتە کورەوەکەی کوردەوە کوردی نازانێ کوردی نازانێ لە ناوی ئەم سەرزەمینی کوردەوارە 1 ملیۆن نەفەر بووگن بە پێوانەی کوردیەت باجی زارا وا خۆی معلەمە زوانە فاسۆمی بوو هەرچی زۆر یەکرد نێتوانی فاسۆمی قسە بکات لە لایڤەکەیە نێتوانی مەجبور بی کاتە گۆرانی نێتوانی باجی زارا وا فاسۆمی تەدریسە کرد خەڵکی فێری فاسۆمیە کرد لەذا ئێمە چیمان کرد پەس قازی محەممەد مەڵام مستەفای بارزانی شەرواڵە کوردی زوانە کوردی ئەمانە گشتی دەستکردە کولتورسازیە نظامە سڵتە بوون دەستکرد و خروجیە ڕووناکبیرانە بە کرێگیراوە نظامە سڵتە بوون ئەمە دامان لەوە ئەمە دامان لەو کولتورە و کولتورەکەی خۆمان ڕوو کرد ئەوە عەزیزەکەم و ئەو عیلمەی کە عیلمە خۆمان بوو و گزارشی لە جەهانە خۆمانە کرد هاوردمان علمە ناوە دانشگاکانە غەرب کە باستۆوری دە نظامە سەرمایەداری ئەوان بەسەرچانمانەوە بکە نەمان هاوردەکەم بۆیە ئێمە تایبەتین بۆیە ئێمە ئەلا ڕقمی ئەوەی کە تەواوە ئەم مەردمە حەز ئەکات دوژمنایەتیمان بکات لە ژێرۆ خۆشمانی گەرەکە و قسەکانمان فێرەوێەوە تکراریە کاتەوە چون ئێمە گزارش لە جەهانە کوردی واقعیەکەی دقیقەن ئێمە ئەو کاراکەین نایەوە خۆش